پیشە هەیە لەناو خەڵکیە باون لە ڕووی شەرع و حرامن زانایانمان ڕەحمەتی خۆیان لێوێ قسەیان لەسەری کردووە ڕەحمەتی خوا لەوەی لێیان دوورەکەوێتەوە و قیامەتی خۆی سەلامەتەکە. یەکەمیان ئەوانەی مامەڵە بە جگەرە و نەرگیلە و ڤەیب و تلیاک و ئام شتە پیساناکەن ئەی تێرن بارێکن ئەی فرۆشن خەڵک کرێ دوکانیان بۆ نە لێ وەرەگرێ هەمویان هاوبەشن لەم تاوانە و پارەیان حرامە و پیسە. دووەمیان ئەوانەی لە بانکی ڕیبەوی ئیشەکەن یان لەو نووسنگانەی کە پارە حەواڵاکەن و ئاڵوگۆڕێکەنەوە ڕیبای تیاخۆن یان لەو کۆمپانیا و عقاراتانەی کە کار وە ڕیباکەن هەموو ئەوانەی لەگەڵ ئەمانە هاوکارە باڵەخانەیان بۆ ئەداتە کرێ یارمەتیانەدا لەگەڵ ئەوان لە ڕیباکەیە هاوبەشە و حرام خۆرە لە حرەسی باڵەخانەکە هەتاوەکو مدیرەکە و خاوەنی بینایەکە هەمویان تاوانبارن و پارەیان حرام. سێم ئەو سنتەرانەی بە ناوی جوانکاری وەدانرێن کە زۆربەی کارەکانیان بریتیە لە گۆڕینی خەڵقی خۆ بایماوە بە سەریحی باسیکن تاتووەکەن برۆ هەڵەکەن دانشاشەکەن بۆ تۆکسە فیلەرە گۆڕینی قاڵبی لوت و دەم و لاشە و ئەمانە هەمووی لە ڕووی شەرع و حرامە هەر کەسێکیش لە بەرامبەر ئەمانە چی وەربگرێ پارەکەی پیسە و حرامە ئللا لە حاڵەکاتێک مەگەر عیبەی ئینسانێک چارەسەرکەن ئەوسا لە بەرامبەر و عیبەی کە چارەسەرێکەن و چاکێکەن و جوانێکەن و ئیشەکە حەڵاڵە پارەکەش حەڵاڵە بێ ئەمما لە غەیری ئەمە بەر لەعنەتی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم کەون ئەوانەیش کە هاوکاریانە. چوارم ئەوانەی گۆرانی بێژن یان تیپ و مۆسیقایان هەیە و ئامێرەکانی مۆسیقا بەکرێ ئەدەنە خەڵکی یان پێیانە فرۆشن یان ئەوانەی کە ئاوازی گۆرانی بۆ خەڵکی دانن بە تایبەتەوانەی دوای 12 شەو خەڵک فێرەکەن یان ئەوانەی قاعەیان هەیە و باخیان هەیە ئەیدەم بەکرێ بۆ گۆرانی بێژەکان بۆ گەعدە و ڕەشبەڵک و ئام باسانە خۆشەویستانم هەمویان پارەیان حەرامە وەکو گۆشتی سەگ بۆ لەبەرەوەی ئامێرەکانی مۆسیقا بە نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم حرامن ئەوەیشی لەسەر حرام وەرئەگیرێ بە هەمان شێواز حرامن. پێنجەم ئەوانەی وێنەی ڕوحدارە کێشن یان وەکو لەسەر چتا بۆ نمونە ئەیچنن یان وەکو پەیکەر دروستەکەن ئامانە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەبارەیانەوە فەرموویەتی لە ڕۆژی دوایی خوای گەورە بە هەر وێنەیە کە دروستێکن نەفسێک دائەنێ سزای پێدا و چەندان فەرمودە بەم شێوازە هاتووە کە ئەم کارە لە ڕووی شەرع و حرامە هەر کەسێکیش بێت بەم شتێک کە شەرع حرامی کردووە بیکاتە پیشە چی لە بەرامبەریا وەربگرێ پیسە. شەشەم ئەوانەی دزیەکەن یان یارمەتی دزەدەن باری بۆ هەڵەگرن حرەسی بۆەکەن پشگیری و کۆیلایەتی بۆەکەن بەو هۆیەوە موچیان هەیە لەلایە ئەمانە خۆشەویستانم هەمویان حرام خۆرن. وای گەورە لە قورئانە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان یارمەتی یەکتری دەن لە چاکە لە خراپەیە هاوکاری یەکتری مەکەن. حوتەم ئەوانەی سوالکردنیان کردووە بە پیشە تەرکی ناکەن لەناو مزگەوتەکان و ناو بازاڕەکان دەست پارەکەرۆ لە خەڵکی لە کاتێکا ڕەنگە بتوان بەسەر بەرزانش بژین ئیشە بکا بۆ خۆی بەڵام تازە فێری ئەم سوالکردنە بووە پارەیە باشی بۆ تێ و پاڵی لێی داتەوە بۆ خۆی و ئەسراحەتی لێخوا و تااقەت ئیشی هیچ نەماوە یان لە ئێسایەگە لە ڕوتنەیە بۆ شێوازە کۆنە سوالکەی ئێستا سوالی مۆدێرنش پێیا بووە سێر نییە بەلات و خەڵکێکی زۆریش دەوروبەری داوە حیف حال ئەوەیە هەر سوالکردن ئێستا خەڵک لە پاڵیانە ڕەسمەگرێت مەگەرنەوە بینیە لە لایڤی تیکتۆکە حتا لایڤی کەسێکی شەریفە تێتەبان ئێوێ سوودێ بگەێنێ بە خەڵکی 10 نەفەر بە دوای بەرزەکەی تۆ هەمویان سواڵەکەن هەر یەکێ و بە پاساوێ و هەر یەکێ و بە چیرۆکی جاوانەی کە سواڵەکەن و دەست لە خەڵکی پانەکەنەوەی تر بە هەر شێوازێکوێ ئەبێ ئاگادار بن. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە ڕۆژی ئاخیرەتە کاتێ خوای گەورە زیندویان ئەکاتەوە ڕوومەتیان پێست و گۆشتی پێ نییە بۆی لە ئاخیرەتە بناسرێن ئامانە سواڵکەرەکانی دنیا بوونە. هەشتم ئەوانەی بژێوی ژیانیان نەخەنە سەر مامەڵەکردن و ئاڵوگۆڕکردن بە دراوی ئێلکترۆنی ئیتر دراوەکە حەجمەکەی گەورە بێ یاوەکو بچووک بێ کۆن بێ یاوەکو تازەوێ یان ئەوانەی لەو بۆرسانە کارەکەن کە بە دراوی ئێلکترۆنی ئیشتیایاکرێ ئاڵتونە نەوتە نامچیە کڕین و فرۆشتنی پێکرێ ئامانە بەڕاستی کەسابەتێکی باشیان هەڵ نەبژاردووە چونکە زۆربەی زانایانی وڵاتانی ئیسلامی کۆکن لەسەرەوەی مامەڵەکردن بەم دراوانە نادروستە بۆ لەبەرەوەی لەگەڵ بنەماکانی ئیسلام یەک ناگرێتەوە ڕەنگەم باسە مناقەشە هەڵبگرێت بەڵامی تر ئەمە بۆچوونی زۆربەی زانایانە باش وایە ئەو کەسەی دەستی ها لە ناو ئەم باسانە دەری بێنێ و ڕێگەیەتر هەڵبژێرێ و لە شوێنێکی تر ڕزقی خۆی پەیاکە. نۆیەم لە مەشروبە وەکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە لەعنەتی کردووە لە 10 کەس ئەوەی ئەیگرێتەوە ئەوەی تێیەکا بۆ خەڵکی ئەوەی ئەیفرۆشێ بە خەڵکی ئەوەی بارێکا و دایەگرێ ئەوەی ئەیخواتەوە ئەوە هەروەها
ئەوەی دەستی هەبێ لە مەشروبە خوای گەورە لەعنەتی لێ کردووە، یعنی بێبەشی کردووە لە ڕەحمی خۆی ئەگەر لە دنیاە تەوبەی لێ نەکەن. دێم و کۆتایی ئەوانەی کڕین و فرۆشتن بە سەگ و پشیلاکەن ئیتر بە هەر شێوازێک بێ بەڕاستی پیشەیەکی حرامیان بە خۆیان هەڵبژاردووە، چونکە بە صحیح لە پێغەمبەرمانەوە صلی الله عليه وسلم وارد بووە نەها عن ثمن الكلب والسنور، قەدەغەی کردووە مامەڵە بکرێ بە سەگ و سینەور. سینەور واتە پشیلە، بە تایبەتر سەگ ئەی شێوازە دروست نییە مامەڵەی پێوە بکرێ، سەگ پیسە و پارەکەیشی پیسە و چەندان فەرمودەی تریش لەم بارەیەوە هاتووە، بەڵام پشیلە نە، پاکە بە خێوکردنی دروسە و هەندێک لە زانایانیش ڕوخسەتیان داوە ئەگەر کەسێک جۆرێک لە جۆرەکانی پشیلەی دەست نەکەوت ئیلا ئەوێ پارە با لە بەرامبەریان دروستە بۆی بە پارە بیکڕێ، بەڵام نابێ تیجارەتی پێوە بکرێت. لێرەوە هاتینە کۆتایی باسەکە. بەگشتی خۆشەویستانم ئەمەندە بزانن هەر پیشەیەک غەش، فرتوفێڵ، دزی، خیانەت، زوڵم، سەرپێچیکردنی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆی گرتووێ بە ئەندازەی لادانەکەی لە شەرع پارە و موچەکەی خۆی حرامەکە. ئیتر ئەگەر ئاویشی فرۆشتوێ و خەڵکی عموما خۆتان لە پارەی حرام لەم دنیا کاتیە بپارێزن و بزانن یەکەم شتە لە دوای نوێژەکانتان لە قیامەتا پرسیارتان لەبارەی لێواکرێ، چۆن پەیداتان کرد، لە چیا سەرفتان کرد. قورسە ها قورسە. سەلام عەلەیکوم.